ئەم هونەرمەندە دەڵێت هاوسەرەکەم لە ماڵ دەری کردووم و ژنەکەشی دەڵێت با بچێت لە یەکێتی پیاوان سکاڵام لە دشت تۆمار بکات. سڵاو، ئەمڕۆ بابەتی گەرمی سۆشیال میدیا هەواڵی دەرکردنی کاروان ئاوات ئەکتەر و دەرهێنەری سلێمانی بوو لەلایەن شەهێن جەمال کە هاوسەرەتی و ئەویش هونەرمەندێکی دیاری سلێمانیە. کاروان ئاوات لەسەر ئەم بابەتە دەڵێت 20 ڕۆژە لەلایەن شەهێنی هاوسەرم دەرکرام و لە نێو پارکەکانی سلێمانی دەخەوم. ئەم قسانەی کاروان سۆشیال میدیای تەنی و تا کارگەشتە ئەوەی شەهێن هاتە دەنگ و گوتی ئێستا سەردەمی درۆ و دووڕوەکانە، ئەوەی بەسەرت دێت لە بەوەفایی و ڕازگۆییە. شەهێن زیاتر قسەی کرد و نووسیویەتی ئەگەر من کاروانم دەرکردووە با بچێت لە یەکێتی پیاوان سکاڵام لە دشت تۆمار بکات، نەک هانا بۆ پەیجێک ببە کە درۆ بڵاو بکاتەوە و لە جیاتی ئەوە هانا بۆ یاسا ببە. وا بڕیارەم شەو شەهێن جەمال لە لایڤێکی تیکتۆکدا تەواوی کێشە خێزانیەکەی باز بکات.